peace chain. We truly appreciate you coming here to inspire these young people and share your experience. پێشەم شتێک بەیانتان باش بەخێربێن سەر و سەرچاو بە ناوی پەرلەمانی کوردستانەوە زۆر خۆشحاڵین بەوەی کە ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان میوانداریەکی گرنگ بۆ لووتکەی ئاشتی جیهانیەکەین کە کۆمەڵێک گەنج لە چەندین وڵاتی جیاجیاوە پێی هەستاون. بەبیرم دێت پێش تقریبان 4 مانگ کە چەند کوڕکچێکی گەنجی هەرێمی کوردستان هاتنە پەرلەمانی کوردستان داوایان کرد کە ئەوانی شایانەوەک و کوڕان و کچانی کوردستان بانگهێشتی کۆمەڵێک لە ئاشتی خوازانی جیهان بکەن بە تایبەتی لە کوڕان و کچانی ئاشتی خوازی چەندین وڵاتی جیهانی. بەڵام داوای ئەوەیان کرد کە دەرفەتیان بۆ بڕەخسێنرێتە لە تەلاری پەرلەمانی کوردستان ئەم چالاکیە ئەنجام بن و هاوکاریان بین و سپۆنسەریان کەین. ئەو کاتەش پێمان وتن پەرلەمانی کوردستان لە خولی پێنجەم ماڵی هەموو تاکێکی کوردستانە بێت، هەموو چین و توێژێکی کوردستان. بۆیە لە خزمەتتان ئابین و بە ناوی پەرلەمانی کوردستانەوە هەموو پاڵپشتی پشتیوانیەکتانەکەین هەم لە بانگێشکردنی ئەم هەموو ئازیزانەی کە ئێستا ئەمڕۆ لێرن و هەم بۆ ڕەخساندنی هەم شوێن و هەم میوانداریکردنی ئەم بەڕێزانەشی کە ئەمڕۆ لێرن. هەرێمی کوردستان شانازی بەوە کات کە ئەم لووتکە ئاشتی جیهانی لێرن. ڕێکخراوەکەتان ڕێکخراوی لووتکەی ئاشتی جیهانی کە لە 150 وڵات کار و چالاکیتان ئەنجامداوە مایەی شانازی ئێمەیە و ئێمە لە هەرێمی کوردستان وەکو پێکاتەکانی هەرێمی کوردستان وەکو گەلی کوردستان گەلێکی ئاشتی خواز بووین بە تەواوی پێکاتەکانەوە و هیچ وەختێک زوڵم و زۆر و تونند و توژیەکانی ڕژێمەیەک لە دوایەکەکان تونند و توژیەکانی ئایدۆلۆژیە تاریکپەرستەکان هەرێمی کوردستان و گەلەکەیان ڕانەکێشاوە تا بە هەمان میکانیزمی تونند و توژی ئەوان وەڵامی ناحەقیەکانیان بدرێتەوە. گەلی کوردستان شانازی بۆکە کە گەلێکی ئاشتی خوازە ڕێبازی سیاسی خەباتی ڕزگاری خوازانەی خەڵکی کوردستان لەسەر بنەمای دیموکراسی و ئاشتی خوازی بووە و وەڵامی ئێمەش هەڵقڵاوی فەرهەنگ و کەلتوری ئاشتی خوازی خەڵکی کوردستانە. واتە فەرهەنگێک نییە سیاسیەکان دروستیان کردبێت، فەرهەنگێک نییە دەسەڵاتداران دروستیان کردبێت، فەرهەنگێکە لە تەواوی خەڵکی کوردستانەوە هەڵقڵاوە. هەر بۆ نمونەش بۆ نمونەیەکی زۆر گرنگ دوای کیمیاباران و ئەنفال لە ڕاپەڕینی خەڵکی کوردستان دەیان هەزار کەس لە سەربازانی ڕژێم کاتێک خۆیان ڕادستی هێزەکانی پێشمەرگە و خەڵکی ڕاپەڕێوی کوردستان کرد لە گوڵ کاڵتریان پێ نەوترا. ئەمانە هەمان ئەو کەسانە بوون کە کیمیاباران و ئەنفال و تێکدانی هەرێمی کوردستانیان کردبوون. واتە هەرێمی کوردستان و خەڵکەکەی هیچ وەخت بە شوێن تۆڵەکردنەوە نەبوون. بۆیە ئێمە جارێکی تر دەستخۆشیتان لە یەکەین و پیرۆزباییتان لە یەکەین و پەرلەمانی کوردستان شانازە بەوەی کە پشتیوانی ئەم جۆرە چالاکیانە ئەکات.